ماوەیەکە خەڵک فێری خوێکی خراپ بووە کە دەڵێن شتێک گران دەبێ بەر لەوەی کە شتەکە گران بێت ڕوو لە مارکێتەکان دەکات و بە کارتۆن شتەکە دەکڕێت وتیان زەید گران بووە خێزانێکی چوارکەسی ڕەنگە لە هەفتەیەکدا پێویستی بە 2 بتر زەید بێت بۆچی دەچێت کارتۆنێک دەکڕێت و دەبێ بیر لەوە بکاتەوە کە خەڵکانێک هەن ڕۆژانە شت دەکڕن و ڕەنگە ئەو هۆکارەی کە دەبێتە گرانی شتەکان تۆی هاوڵاتی بی و ئەگەر لە دوکانەکانیش بپرسی دەڵێن ڕاستە بارودۆخەکە خراپە و قەیرانی شێوە هەندێک لە بابەت و پێداویستەکانیش گۆڕانکاری لە نرخدا بەسەری داهاتووە بەڵام ئەوە نییە کە خەڵک ترسی لێی هەبێت و بڵێ لە بازاردا هیچ شتێک نامێنێت ئێستا ئێمە لە بازارین دەبینین هەموو شتێک لە بازار هەیە و شتەکانیش گۆڕانکاری تۆزێک لە سعرەکانی داهاتووە و موچەش نییە و هۆکاری سەرەکی سستی بازارەکەیە ئێستا لە بازاری هەولێرین لەسەر و بارودۆخە لە هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین ئایا هۆکاری دروستبوونی قەیران لە پێداویستی خۆراکیەکان و پێداویستیانەی کە خەڵک ڕۆژانە پێویستی پێێتی خۆمانین یاخود ئیدی بارودۆخەکە خراپە و هەموو شتێک بەجارێک گران بووە لەگەڵمان بن. موشەکە هات بە عرسکەوت لەولا هەڵدەسێت تازرەکان سێکان قوتی خەڵک دەکەن ئەگە من نەیکردم ئەتو نەیکرد ئەو نەیکردی گرانەکەن لە چێ ئەوەی کە 6 قلی زەی دەبردەوە مارێ ئێستا 2 کارتۆنی دەبا خەرکەکە خۆی وەک برێگرانیەکی بەدەویەوە دەن هیچ لە گۆڕین بەخوا دنیا شامی شەریفە ملیۆنە 700 هزار دینە بەس زەید کڕە بڕوان پێ بکە ئەگەر من ئێستا لەم بازارە خۆم باش بم ئەو دەور و بشتم هەمووی لەگەڵ ما باشە بێ کەسانێک ئێستا فێرە خۆیکی زۆر ناشیرن بوون بۆ نمونە کێشەیەک دروست دەبێت یەکسەر دەیکردن خەپسە و دەچن بۆ نمونە ئەها زەید گران بوو ئەها ڕۆن گران بوو ئەها بەنزین گران بوو ئەها نازانم چ گران بوو باشە هۆکاری ئەوە چییە ئەوە چی پێ دەگوترێت ئێمە هە لە پێشینانەوە بووینە بەڕاستی ئێستا بزانە کە لەوێ دەڵێن موشەکە هات بە عرسکەوت لەولا هەڵدەسێت تازرەکان سێکان قوتی خەڵک دەکەن خەڵک برسی دەکەن ئێستا فەرمو زەید هاتووە بە 5 بۆتە 5,000 ئێستاوە بەڵێ ئێستا باشە لەخوا بە زیاد مەحافظ و قایمقامی هەولێر هەڵسان بە داشکان و گەڕگەڕانی لیزنا بەگەڕانی لیزنا بۆی کە دابشتێ بە بنزین بەهۆی بنزین بەرزبوونەوە بەهۆی ئەو خواردن و خواردنەمانی وشکەمانی هەر هەمووی کە دابەزێ باشە یعنی ئێستا بۆ نمونە شەڕ لە ئۆکرانیا باشە لە هەر وڵاتێکی ترە بۆ دەبێت لێرە زەید گران بێت وەڵی بڵێم بۆ ئێمە هەر خۆمان وایە ملەتی کورد خۆت نازانین چۆنە باشە بۆ بە زەید بۆ بە زەید دیارە کە خواردنەمانی ئەو شلەمەنیانە خۆی هەر بە تایبەتی ئێستا حالیم بزانە ئێستا بازارەکە عیبی نییە کە میوان دێن و کە میوانی دەرەوە دێ ئەو عەرەب و میوانە عەرەبەکانمان دێ بازار زۆر باشە بەڵام بە زوەک وتر کوردی خۆمان شت ناخرێ بۆ ئەوی موچە نییە بەڵێ زەیتەکە ژۆ زەیتە بە خۆ دەزانین چۆنەوە تازرەکانن قوتی خەڵک دەکەن بەڕاستی ئەو بازاڕە بە عەرەبەوە وەستاوە 180 بەڵێ باشە ئەگەر بۆ نمونە میوانی عەرەب نییە و بازاڕە چی دەکات یعنی کورد مشتری نییە کورد شت ناکڕێت تۆ موچەت نەبوو کە تۆ پارە نەبوو بە چی بکڕێ کابرا وایە یاننا فەرمی ئێستاوە تا دوکانەکانی جریانەوە تا لە بەیانیوە کەس تفتاحی نەکردەوە کەسی تا دەجەنابەت گوتت بازار باشە الحەمدولیلا بازار چۆن باشە ئاخر بازار بۆ باشە کە میوان دێت لە دەرەوە دێ بۆ ژوورۆ بەڵێ کە داخیلە بێ و کە ڕێ پێ دەدرێت دێتە ژوورۆ بڵێ جەنابەت استفتاحت کردی لە سبەینەوە من خوار سەقدەدا وایە ڕاستە بەس بەڵێ بەس هەموو وەکو یەکتریان خۆت دەزانین چۆنە ئەو بازارێ منش بازارم هەیە خۆی باش باشە بابینەوە سەر بابەتی زەیت و ڕۆن و شەکر و برند شتەکە ئەوانە ئەو کەرستانن کە پێداویستی خەڵکن ڕۆژانە خەڵک پێویستی پێیان دەبێتن باشە ئەگەر بۆ نمونە خێزانێکی 2 کەسی خێزانێکی 3 کەسی ڕەنگە لە هەفتەیەکدا پێویستی بە بتڵێک تا 2 بتڵ زەیت هەبێت بۆ دەبێت چی کارتۆنێک بکڕێت ئەگەر کارتۆنێکی کڕی چی بۆ جۆرە کەسانە دەگوترێت ئەوە سیفاتێکە خۆی براکەم هەر خۆمان لە پێشنیانەوە وابووینە تۆ بزانە شەڕ لە ئۆکرانیا لێرە گرانی دەستی پێ کرد تێگەشتی لێرە دەرگرانی دەستی پێ کرد من وەکو پێ دەڵێم هەموو تازرەکانە
قوتی خەڵک دەکەن ئەگەر نا هیچ دەگۆڕن. ئەوە جگەلەوەی کە بۆ نمونە بازرگانەکان یعنی وا لە بازار دەکەن بازار بە دڵیوان بسوڕێت باشە ئەی ئەوە چاوچنۆچی نییە باشە گریمان ئێمە زەیتمان نەکڕین ئێمە ئەگەر زەیت نەکڕین ینی ڕەنگە بەدیلی زەیت هەبێت ئێمە یعنی ئەگەر پێویستمان بە بڵێک بێ بۆ بچین کارتۆنێک بکڕین ئێمە ئەگەر یەقلیشمان نەکڕی یعنی دەتوانن وا لە بازارەکە بکەن و نرخی بڵێک زەیت ببێ بە 5,000 بەخۆ دەتوانی خۆت بە پرسیار بە ساحب مارکێتەکان بکەیت بە تاجرەکان بکەیت من هیچ نازانم من ئێستا خۆم ڕۆشتمە 6 کارت بەڵێ خۆمە کۆڵاتێک 6 کارتون زەیتم کڕێت ترسە 6 کارتۆن لە ترسان بەڵێ لە هەر مارکێتە کارتۆنێکم کڕیوە بۆ دیارە و خەڵاز ناوێ ئێمە هەر خۆمەوە دەکەین بەڕاستی ملەتەکە وایە یعنی کەزانی زەیت گران بۆ 6 کارتۆن زەیتت کڕی بەڵێ 6 کارتون زەیت کڕی باش ئەو 6 کارتۆنە بەشی چەندت وەڵە لەوانەیە بەش ساڵێکم کە ئەکسپایر نابی نانەخێر لە تاریخ بە تاریخ دەیکڕم بەڵێ بڵی بە چەندت کڕی بڵی 2700 دینار ئێستا بە چەندە ئێستا حالین هەبە 2700 دینارە 6 کارتۆن زەیتت کڕی بەس لە بەرەوەی کە گران نەبێت و لە بازار نەمێنێت وەڵا بەڵێ کەواتە ئێمە زۆر بەمان وای بەڵێ خۆمان وایە بڵێ بەڵێ ئێمە هیچ یعنی کە هیچ نەبێت تو زانی شەڕەکە لە ئۆکرانیا لێرە گرانی دەست پێ دەکەم شەڕ لە بادینان شەڕ لە تۆز دەدەشێ بەڵێ تەنها ئێمە واین نەمدیوە ملەتی وابێ ئێستاوە تا بڵێ ئێستا حالێنەوە من خۆم چمە 6 کارتۆن زەیتم کڕیوە 6 کارتۆن زەیتت چەند کەسن لە ماڵەوە 5 کەسین ئارێەوە ینی بڵێک زەیت ئەگەر بیشتێنی بەشی چەند ڕۆژتان سێ ڕۆژمانەکە بەڵێ بەڵام 6 کارتۆنت هەیە هەتا ساڵەچکە ئەگەر شەڕبی ئەگەر هەرچی بێت و زەیتی خۆت هەیە سابیەوەم کردووە ئەوە پێشەکی تەمەشاکە ملەتی ما فێرە قەیرانێک بووە هەر لە چاولێکەکەی مۆزوعەکە هیچ شتێک نییە دەرێتن ینی ئەوە دەلالە تویتدا کە بێسیقەیە لە بەرامبەر ئەو وەزعیکە هەیە بێسیقەیە دەترسێت لە ترسیەوەی کە مەسەرەن لەوانەیە ڕابردووکی هەبوو بیتن لەگەر ئەو وەزعی هەرێمی کوردستان لێ دەترسێتن خەڵکە لەوەی کە شتێک نەمینێتن ئەوجە هەر شتێک بێ ئەوجە ڕۆژێک بە ڕوونە و ڕۆژێک بە بنزینە و ڕۆژێک بە هەر شتێک لەو بابەتانە هەر ئەو بێسیقەیە نییە بۆ نمونە سیقەی نییە بە بارودۆخەکە هەر ئەو بێسیقەیە نییە والا پێداویستەکان دەکات کە گران بێت و لە بازاردا نەمێنێت بۆ نمونە گەر تۆ پێویستیت بە بوتڵێک زەیت هەبێ بۆ دەچی کارتۆنێک دەکڕی فێر بوونە ملت چیە کاکە تەمەشاکە ملت ئەمنم ئەتووی ئەترافی خۆمانە باشە ئەمە بەخۆماوە لە شتەکە دەکەین کە ببتە هەزمە و نەبوونی و هەر چاولێکەکە فقط هیچ شتێک نییەگەنە دەکەین ێ باشە بۆ خەڵکانەکان دەڵێن وڵی ئەوە بازرگانەکانن وا لە بازار دەکەن ێ باشە بازرگان ڕەنگە بۆ نمونە زەیتەکە بە 2000 باوێتە بازار باشە دەچی بە سەی دەیکڕی یەکەچی دیکە کارتۆنێک دەکڕی ئەو زەیتە گران دەبێت یعنی بۆ هەموو پێداویستەکانیش بە هەمان شێوە تەمەشا بستاس ئەمە سەبەبی هەمووی هەر کە دەرێن بە خۆمان هەر ئەمەینە لە بەرەوەی وەرە لە دوکانە چی مەسەرەن دەزەیت هەیە ئەگە من نەیکڕم ئەتو نەیکڕ ئەو نەیکڕی گرانونەکە لە چێە هەزمەکە لە چێە هەرم نەتوینەوە لێ دەکەین هەر بە خۆماین بە بازرگانی وە نییە باشە ئێستا دەبینین کێشەکە لە وڵاتێکی زۆر دوورترە لە ئێمە باشە شەر لە وڵاتێکە کە ئەو وڵاتە ڕەنگە خەڵکانێک هەبن تەنها گویان لە وڵاتەکە ببێت شەڕ لەوەیە بۆ لێرە بازار گۆڕانکاری بەسەردا هاتۆ شت گران بووە ملەتی ما تەمەشاکەم شەڕ نەک لە رووسیابی لە ئەمریکابی بازار ئێرە ڕادۆستی تێک دەچی یا هەر ملت دەچین عزمان لە قەیران و ڕاکێش و ئەوانەیە ئەگەنە هیچ مۆزوعی ئۆکرانیە لەگە رووسیا پەیوەندی بە عێراق نییە پەیوەندی بە هەرێمی کوردستان نییە ئەو جۆرە با بڵێن خوا لەناو میلەتی ئێمەدا هەیە جەنابەت پێی دەڵێ لاساییکردنەوە یاخود چاوچنۆکی ئەوە چاوچنۆکی نییە ناوە لە لاسایکردنەوە هاتوو چار زەیت کرد دەبێ بچم پێنجی بکڕم سبێن تەکلیف دەتونەکەم فقط ڕۆژکەی بوو زەیتت کڕی والله من نازانم هێزاندارنی با ئەی چێ دەکڕیتن هێزام دەکڕی بەس هیچ پێویست ناکە ینیتەوە ئەگەرم بە دەقلی بژیم بە چاریش دەچیم ئاخر ڕۆژ چەند زەیتی کڕی وڵای کەمی ینی ڕۆژانەتەوە ها پێویست ناکە خێزانەکەت نێگۆ زەی گران بۆ لە بازار بابچین بکڕین پێکەوە مشکلە نییە بەدیلی زەیتی شێوە بزانم ملەتی مە دەزانی چیە کاکە تەمەشاکە قەزیە بنزینی ئێستا هەرێک لەمە پێویستێکی گچکە لەوانەیە بە مەبلەغە پارەی باش بی بەس دەچی 4 ساعت ڕێ دەگرێت لە بەنزین قەیران نییە لۆ قەیرانە خۆمان دروستمان کرد خۆمان یانی چیە با بە 600 نوتی ناکەم بازارتی دەکەم چ مەوزوعە بەڵام ڕەنگەندە کەس هەبێ بۆ نمونە بڵێ و پارەیە بۆ من زۆرە پرسیار لە جەناب بکەم سارێک توێ با دوو دەفتەریە با 200,000 پڕ دەبیتن با بە 25 پڕبی چمانەکەن ئۆتۆمبیلەکانیان بای 4 دەفتەر دۆلارە لە ڕێزی بنزینی 600 نوتی ئەو جۆ سار لۆچێت ئەوانە چیان پێ دەگوترێت ئەوە فقط نەدیتکەیە هیچ نەدیتە
چاوچونە چێ نزیکەیە سیارەکەت بای 4 دەفتەر دۆلارە بەڵام لە سڕەی بنزین ڕاوەستاوی و هەر خۆتی یعنی بە قسەی ئەو بەڕێزە دەڵێ هەر خۆتی کە قەیرانەکەت دروست کردووە دەتوانی بنزین لەو بنزیخانەیە تێنەکەی 4000 گرانتر بنزینەکە وەربگری بەڵام ئەوە خۆتی بیە هۆکاری ئەوەی کە قەیران دروست بێت بە قسەی ئەو بەڕێزە سوپاس دەکەم دەمێ بزانم کۆتا قسە دەسەر و بارودۆخە چییە ئایا بازار ئەو خەڵکی خۆمانچی بکات تاوەکو بازار بەو شێوەیە سادا نامێنێتەوە وەکو جەنابەت باست کرد کە خەڵک هۆکاری سەرەکی یەکەمی ئەو بابەتەیە بە قوڕانتم شەوستاس فقط ئەمە بە یەک شت پێش دەکەوین یەک شت لەناو ملەتی من نەمێنێتن چاودێکردنەوە نەمێنێ زۆر پێش دەکەوی ئاتوو جلشی چڕەنگە هیچ پێوەندی بۆ من نییە ئەوە کو دەڕوا کو داژوا چ دەکات چ دەخوا هیچ پێوەندی بۆ نەبی بە پێش دەکەوین میلەت فەوزایەکی دروست کردووە ئەوەی کە 6 قلی زەی دەبردەوە مارێ ئێستا 2 کارتۆنی دەبا لە باتی 5 کیلۆ برنجی مەحموود وان دەفەردەی دەکا چەند زارە چەند مانگە بە قەر دەبرێ ئێستا پارەی حاضر دەردەینی سبحان الله بە ئەو شایدیش بدەم لەوە میلەتەی باو شادی لو ئەو مانگانێک کە بەقەر دەیکڕی ئێستا پارەی حاضر دەدەینی و پارەی لە چێ دیارە خەزێنە هەیە دیارە حەزم شتەکشی هەیە دیارە لەوەی دە سێسمەنی گومرگ نەمینێ یان ڕێ بگیرێ یان دەبینێ ئۆکرا رووسیا ئۆکرانیا و رووسیا بێن شەڕەکە بکەوتە دووەلیبی یان شتەکەبی عالم لەوەی دەستێدەن هیچ جێگۆڕێنی باشە گیان شیرنترە یاخود زەیت و برنج و شەکر بەس برنجەکە بڕۆکە بە ئاستەمە 1200 سەرکەتیە لە فەردەچی 5 کیلۆیی 1000 نیا سەرکەتیە زەیتەکە بڕۆکە زیاد بووە زەیتەکە ژوە الحەمدلله حکومەت وا بڕیاری دایە على ساس تازیرەکانمان ڕۆیشتینە ئینشاءالله ئەوەی وەرناگرن گومرکان لێ وەرناگرن گومرکە نەبی دادەبەز ئینشاءالله ئێستا دەبێ بە چەندیە ئێستا حالیان 700 غرامی بوویتە 3000 900 غرامی بوویتە 3.5 لتری بوویتە 3.5 لێرە پێشتر بە چەند بوو پێشتر بە چەند بوو لتری بە 3 بوو 700 تقریبا بە 2.5 بوو ڕاستی 1000 دیناری هاتە سەری 50 غرام هەتا 1000 دینار خەڵکانێکن دەڵێن وڵی کاکە زەیت گرام بۆ بوویتە 5000 و باشە ئەوەی کە جاران یەک بوتڵ زەیتی دەکڕی یەک دەبە زەیتی دەکڕی ئێستا دەی دەبا باش ئەوە چی پێ دەڵێن والله وبالله وتالله مەدعەم هاتەکە نەمە گوتی 15 کارتۆنم دێ هەفتە یەک کارتۆنی دەبرد یەک کارتۆنی دەبێت ئێستا دەێ 15 کارتۆنم دێ کاکە لۆ دەرێ نەکو جەنابەت وەکو دوکاندارێک ئەوە چاولێکەری و ترسە یاخود چاوچنۆچیە چاوچنۆچی و چاولێکەریە بە کوردی هەمووی چاولێکەری و چاوچنۆچیە لەنە حیز دەگۆڕنیە ئێستا من لە مارێ با مانجە 6 زەیتم پێویستبی با هەفتم پێویستبی با هەشتم پێویستبی یعنی چ خوا قورەکە بچم 8 کارتۆن 6 کارتۆن 10 کارتۆنی داکەم سەبەبەکەی چی لەبەرچی ئەو خەڵکانی کە دێتە ئێرە گلەی لە نرخەکان هەیە لە ئێستادا تەبعاً گلەی دەکا دەرەکە لە چێ دەکا لەنگۆ دەکا باشە بەڕای جەنابەت وەکو دوکاندارێک خەڵکەکە خۆی هۆکاری قەیرانەکە نییە با هەموو خەڵکەیە با پێ درێم بەرن نە لە حکوومەتەکەی نە لە تازیرەکەی باو شادی لە حکوومەت بدەم ئەم با پێتان برێم تازیرەکەش نییە تازیرەکە بڕۆکە لەسەری گران بووە ئەقلیمی گران بووە با پێتان برێمەوە هەر ئەقلیمی زەیتەکە گران بووە هەر لە زەی خۆی لە ناو بۆرسەی کە لە ئۆکرانیا داهات گران بووە لە تورکیا عین مەتبیعەمان لەوێ هەبوو گران بووە ئەو زەیتانەی کە دێ بۆ نمونە ئەو زەیتێک کە تایبەتە دێتە بە وڵاتەی هیچ وڵاتێکە زۆری ئۆکرانیا مەتبعەکەی ئەسلی ئەوەی کە تورکیا ئیسیرادی دەکا لە هەندە وڵاتی کەش دێ بەس بڕۆکە فەرقەکە لە وڵاتەکانی دەست خۆشببی قوربان سلااوت لێ بێت ئەو کاتت باش لێ سادا خەڵک ترسیلەوە هەیە کە قەیران دروست بێت باشە جاران داهات ڕەنگە بڵێک زەیتی کڕی بە بەڵام ئێستاوەکو بەڕێزە باسی کرد کارتۆنێک دەکڕی دە کارتۆن دەکڕی و باسی ئەوەش دەکات جاران بەقەر دەیکڕی بەڵام لێ سادا بە حاضر دەیکڕی ئایا هۆکار چییە ئەو ترسە لە ناو خەڵکدا بڵاو بۆتەوە ئەوە خەڵکەکە خۆی هۆکاری قەیرانەکەی یاخود قەیرانەکە هەیە لە ئەسڵدا خەرکەکە خۆی وەک برێگرانیەکی بەدەویەوە دەن هیچ لە گۆڕین بەخوا دنیا شامی شەریفە هیچ لە گۆڕین زەیت هەروەچ خۆیتی سەرزات هەروەچ خۆیتی یعنی ئەشیا هەروەچ خۆیتی شیر چیسەی بە هەزاریە شیر چیسەی بە هەزاری هەروەچ خۆیتی شیر بە چیلۆنی و هەر بە 500 والله هیچ گرانە بەس تەنها زەیتەکە 500 دیناری هاتە سەرێ زەیتەکە 500 دینار نە برنج گران بووە نە شەکر گران بووە والله خوای گەورە ئازی 35 سارە لە بازاڕی ما وەچی ئەو خەرکەم نەزانی ینی کابرا کارتۆنەشی زەوی دەوێ لە باتی کارتۆنەی بکری دەچی 30 کارتۆنی دەکڕی کارتۆنی چی لێ دەکاتەوە ئەکسپایر نابی ئەوە ئەکسپایر دەبی ئەوە گرانیەکی بەدەویەوە گرانی ئەدی گرانی بەدەویەوە کاکە ئەدی وەک برێ دنیا نەدیتەیە دنیای نەدیتێ و کابرایە ئەدی ئەرێ والله
خێزانێکی چوار کەسی ڕەنگە لە هەفتەیەکدا پێویستی بە دوو دەبەزەیت دەبێت بەڵێ خێزانەکی 5 نەفەری 5 عائلەی 6 عائلەی پێویستی پێویستی بە دوو دەبەزەیتە بەڵام ئێستا کارتۆنەچی دەبێت ئێستا کارتۆنەچی دەبا دوو کارتۆنی دەبا لە مارەی دادنێ پێشان لە بایع دەهات ئارد الحەمدوللا ئێستا ئەمن ئەوڕۆ بایعم وەگرتیا ئارد هاتیە شەکر هاتیە برنج هاتیە ڕوونی زەیت هاتیە وەرم گرت من هەش دانم وەگر لە بایعی ئەمڕۆ وەرم گرت هەش دانم وەگر لە جەنابەت ئەو ماوادانی کە لە بایع دەدرێت ئەوان بەکاردێنی بەێ خەڵکانێکان ئەو ئاردەی کە لە بایع دەدرێت ئاردەکە دیفرۆشنەوە نای خۆندەرە ناکری ئەوە مەغروری پێدرێن ئەو کەسانێک کە ئەو ئەشای بایعی کەوەری دەگرن ئەوە مەغروری پێدرێن فاسولیایەکە عیبینە ڕوونەکە عیبینە زەیتەکە عیبینە وەڵی ئاردەکە عیبینە باشە بەڕای جەنابەت وەکو دوکاندارێک کەواتە خەڵکەکە هۆی قەیرانەکەیە خەرکەکە خۆی دەزانی چی چاو لێکەریە ئێستا ئاچاو لێکەری تەمەشاکە ئێستا من ئێستا دەفەردەی لەو زادەی دانێم کورە گران دەهات کورێک عالەمی هەموو غارەدا چاو لێکەریە تێگەیشت هیچ لە گۆڕێنێ بەخوای نە ئەشیا گران بوون ئەوە گران بووە هیچ لە گۆڕێنە ئەرێوەڵ کوردستان ئارامە و هیچ لە گۆڕێنە هیچ لە گۆڕێ نابی گۆڕێ نابی ئینشاءڵڵا ئەرێوەڵڵا هیچ پامە کتێبەوە خەڵکانی کە بۆ نمونەها ئەو فەوزایان دروست کردووە هان زەیت نامینێ بە کۆمەڵ ڕوولەکە مارکێتەکان دەکەن بە کارتۆن دەکڕن وەکو دوکاندارێک وەکو فرۆشیارێک چیان پێ دەڵێ ئەو کەسانە تەمەشاکە یعنی کە چیان پێ دەڵێن کە لۆ گرانی و لۆ هەرزانی ئینسان تەمەشاکە ئینسان دایم چاوی لە هەرزانی بی چاوی لە گرانی نەبی قوربان چاوی لە گرانی نەبی تەمەشاکە یان ئەتۆ ڕسقەچی دەینی بە 10,000 بچی بە 15 بیدەوە حرامە لقمەی حرام بدەێ مار و مندارە ئەوە حرامە و لقمە بەرێ حرامە بەرێ پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەلات وەسەلام دەرێ ئەم ڕسقەی بینە بە 4,000 تۆ بیدە بە 4 و ڕوبعێک نەکبی بە 5 و بە 8 و بە 10 حرامە ئەم ڕسقە تۆ بزانە شەڕ لە ئۆکرانیایە لێرە گرانی دەست پێ کرد شەڕ نەک لە رووسیابی لە ئەمریکابی بازار ئێرە ڕادۆستی تێک دەچێت والله وبالله وتالله مدعم هاتەکە نەمە گوتی 15 کارتۆنم دێ هەفتە یەک کارتۆنی دەبێت بە 10,000 بچی بە 15 بیدەوە حرامە لقمەی حرام بدەێ مار و مندارە ئەوە حرامە و لقمە بازار چۆنە بازار عيبينيا والله الحمد لله هیچ شتە گران نەبووە نا والله هروش خويتي خەڵکانێکەن ئەو خەڵکانەی ئەو هاوڵاتیانی کە پێداویستەکانی ڕۆژانی خۆیان دەکڕن دەڵێن وڵا شت گران بووە و قەیرانە و شت لە بازاری نامینەشتی وایە نا والله بس دي عايز لقورنيا چی ئەو دیعای دروست کرد والله هر خركك يا بخويتي هاري والله بازار لە ڕووی نرخەوە گۆڕانکاری پێدا نا والله هيت عيبينيا هروش خويتي نا والله بس زيت وشتانا جرام بنا كوشانا هيت بس زيت وشتنا كوشتانا هيت ئەو بۆ گران بووە والله نازان موز نا بخ باشەوە پێداویستیانە کە جەنابەت دەیفرۆشی لە ڕووی نرخەوەی گۆڕانکاری پێداتیە نا والله هروش خويتي ميرنا باشە ئەوە چییە و خەڵکە بۆ نمونە ئەو ئەزمەیە دروست بووە دەترسیان لەوەی هەیە کە بۆ نمونە شت لە بازارەکاندا نەمینێ ئەوە خۆیانن وا دەکەن یاخود خرق بدك عايز لقورنيا بخوي هاري والله وزي كل سنه ارى ما خوش هيت عيبينيا هاري والله سەلەگێ دەرێ شەڕ لە بادینان تۆزە دەرچێمە شەڕ لە وڵاتە چکێ لێرکوانە ئەزمەکە دروست بوو هيت عيبينيا كل سنه زور خوش بخوي نا بخوي ئەزمەش دروست نابی هيت نخير هموش تك زوره ئەو خەڵکە بۆ وا دەکات والله زوليان برسم بريمت قوربان چۆنی باس الحمد لله نابێت باشی سلامت هاتیە بازار شتی بکڕی بەراری والله چت کڕیە تا ئێستا والله تەماشا بکرێت هەتا ئێستا چوم نەمکردیا ناو بەس تەماشا بازارێ بکەمە شەکە دەکەم لەسەر نرخەکان قسەت هەیە گلەیت هەیە نرخ گران بووە ئەو شەر لێرە دەبینم زۆر باشانێ عرس خەستەکەی لە بەندێت زۆر تشتێک ئاسانانی بەچی جارانە یعنی لە نرخەکەی گلەیت نییە نرخەکە ئێرە دەگرێت بەس نازان لەگەڵ دکانەدار نازم چوونە بەڕاستی ئەلە مارکێتەکە نازم چوونە بەڕاستی شتت نەکڕیە لەو هەفتەیە لە مارکێتەکە بارە لەم زۆر مارکێتەکەم کرێن زۆر مندەکە مارکێت فەرق لەگەڵ مارکێتای دەخێرە لە ڕووی نرخەوە ئارێ والله آخر جار چت کڕی زەیتت کڕی برنجۆ زەیتم کڕی باباتەکەم کڕی بە 2750 گران بوو لەگەڵ سعری پێشوو نا گران نەبوو ئەرزان بوو لە لاسیم کڕی بوو دلی لاس باشە ئەی چێ ئەو وەزعی دروست کردووە بۆ نمونە دەڵێن وڵی زەیت نامێنێ وا دەبێ وا دەبێ وڵان دەک سەرمەندارن ئەو شتانە ئەنی سەر سەیترە سەر بازار دەکەن بازار ئەو هەنە دەکەن ئەشە نامی ئەشە نایت و نارن شەر لە بادینە کەواتە تەنها ترسی خەڵکە و هیچی تر لە گۆڕ هیچ نیاتە ئێستا کوونم الحەمدلله ڕۆژ معاشم وەرگرت و معاشم بوو ماش دەکەی جەنابەت من فەرمان بەرم لە وەزارەتی دارایی معاشت وەرگرت بەرە معاشم وەرگە ڕۆ دەرچ معاشەکەی ناتت لە بازار هەموو صاف دەکەی والله جنازة حسب بيسي خم والله زۆر شت پێ دەوێت والله إذا أريد والله تقريبا 45 روزا تأخير معاش پێ ڕۆژ معاش وەرنەگرت طبعا أريد والله سێک تێ بۆ هاوڵاتیانێک ئێستا لەو بازارەدان یعنی شتی زیاد لە پێویستی خۆیان دەکەن ڕەنگە پێویستیان بە یەک بتڵ زەید بێ بەڵام یەک کارتۆنی دەکەن خۆمانە لا شاري هەولێر يعني ئەوشتان مەکە يعني 4 قلو 5 قلو کارتۆن ئەوشتانە باربەکە فوتۆڕەکەم دیت تقریبا بای ملیونەک و
730 ڕستش من گرتیا فاتورەکەی ملیۆنە 700 تشتێک هزار دینە بەس زەیت کڕیا بەس زەیتی کڕیا کڕیا یەک نەفەریش بوو فۆتۆ ملیۆنەک و 300 هزار بوو بەس زەیتی کڕی بوو یەک بابەتی زەیتیش بوو باش لەوە زەیتێ دەکات دەفرۆشیتەوە نازانم ئەوە چی دەکات یەک ماریش بە قایلەش بوو تو ئایا و قەیرانە هۆکارەکەی چێ بەڕای جەنابەت وڵای هۆکارەکەی چێ بە خۆت دەزانی دۆلار گران بوونە لە هەموو دنیاە تەمان ئەگەر نەفت گرانبی موادەکانیش بۆ مقابل گران دەبن ئەدی تەمان هەر بۆن منە ئەو بابەتانە هەر یعنی شتێک وای نەبی نەچووبیتە سەر 40,000 دیاری بەرێ 40,000 دینار ڕەنگە مەسەلەن بۆ هەندێک کەس زۆر بێت و بۆ هەندێک کەسی شتێکی وانە بێت بەڵام 1000 دینار ئەوە دەگەێنێت کە بۆ نمونە خەڵک دڵە ڕاوچێ لە ناویدا بڵاو بێتەوە بترسێت لەوەی کە ئەو شتانە هەر ئەسڵن لە بازاری نامێنێت و بە نرخێکی زۆر گرانتر دەبێت بە دەستمان بکەوێت شتەکە وایە نا یەکجار بۆ زۆرە نییە خەڵک نیگەران بێ شتێکی وا گران نەبوو بەس هەندە شتێک دەمونە شتە سەرچەکان بۆ لە بۆ نمونە ڕوونە و برنجە و ئاردە و ئەو شتانە ئەنی زیانیان گران بووە لەبەر قەیرانی ئۆکرانیا و بەرزبوونەوەی نەفت و ئاش دەوری خۆی هەیە هەشتێک لەو شەڕ لە ئۆکرانیا وەڵام ترسەکە لێرە زیاتر بڵاو بۆتەوە ئەمەوە کارەکەی چییە ئەمە خەرەوە معنایەوە موادە سەرچەکان هەموو لێوە دێ بەڵێ وەکو گەنم وەکو گوڵە بە ڕۆژە موادە سەرچەکان ئەوانی کە پێک هاتە ئەوەلیەکانە هەموو لێ سەرچاوە دەگرێت تاوان تاسیریشی هەموو لەسەر هەموو دنیاە بەرهەمینە کاتێ ئەوەلی کە لەوێ دێ ڕاستە گران بووە بەڵام خۆ هەر دێتن ینی بەردەوامە هاوردەکردنی بەرێ بەرداوامە بەس وەک برەی ئەوها تەگەرە گواستن و گویانەوە تەگەری کەتە بە ترسی هەیە بەو ڕادەنا بەس باشە لە ئەمدا لە بۆی بورە دەتبڕم خەڵکانێکان ڕەنگە لە هەفتەیەکدا پێویستیان بە چیسەیەک برنج هەبێت پێویستیان بە چیسەیەک شەکر بێت بەڵام دەچن چەندەها چیشتە دەکڕن ئەی ئەوە نابێتەوە کاریەوەی کە ئەو قەیرانە لە بازاردا دروست بێت و شتەکان زیاتر گران بێت بەتاکید هەر کەس پێویستە هەر ئایلێک بە پێی پێویست خۆی بکڕی من فەردە برنجێکی دەخۆم ماگانە بۆچی دوام بکڕم یەک ئەکسپایری بێ و یەکی بخۆم و قەیران لە بازار دروستکەم و پارەکەی خۆشم خەسار دەبێت قەیرانیش لە بازار دروست دەکەم بە پێی پێویست خۆم بۆچی بزم زۆر بکڕم دوایە شتەکەم هەشە لە بازاری بەو دەرە زەنێ خەڵک الحەمدوللا ئێستا نەفت مەسەلەن ماگانەی خۆراکی بە هەیە ئەم خەڵک پێی نایە دوو دڵ بیە شتێکە ماینیگەرانی نیانی بەو جۆرە خەڵکەوە بەڕای جەنابێت ئەو جۆرە خواچی پێدەگوترێت ئایا ئەوە چاوچنۆچیە لاسایکردنەوەیە ترسە لە بارودۆخەکە یاخود پێشینەی شتی تری هەیە بەخودای بەڕێز ئەوە دەزانین ئەوە هەموو لە ڕابردووەک برێسەر چاوە دەگرێت چۆنە ئێستا خەڵک زۆر گرانی و برسی نەبوونی دیتیا لەبەرەو شتانە وا دەزانی وەکو ڕابردوو گرانی و نامەتی بەسەردێن خەڵکی مە زۆر نامەتی و برسی و گرانی بەسەرداهاتیا وا دەزانی ئەوە جارشکە دووبارە دەبتەوە ئەفەن بەس نازانی ئەوە دووبارە ناوتەوە بۆی عراق بەسەر هەموو دنیادا کرایتەوە دنیا هەموو وەک بری گوندێکی لە هاتووە ئەوە نەماوە ئەو قەیران و شتەی شاڵە قەت جارشکە پەیدا بیتەوە بازار کووە والله بازار خراپە کاری خراپەکەی تەنها نەبوونی موچە و قەیرانەیە یاخود ئەوانە شەر لە بازاردا نرخیاناتەوە دەست ئەویش گران بوونە باشە خۆ خاسیش لەگەر نەفت و دۆلاری نییە هی جنوبەوە چەند گۆڕانکاری پێداتە والله هەیە 100 هەیە 200 ڕۆژ بە ڕۆژە باشە زۆر بیتن گرانە ینی حەسەب هەبوونی زۆریەکەیتی لە بازار باشە خەڵکانێکان ئێستا دەڵێن لە بازارەکاندا قەیران هەیە بۆ نمونە ڕۆن نییە زەید نییە برنج نییە نازانم چی و نرخیشی زۆر زۆرە ئایا لە ئەرزی واقعدا شتانە نییە یاخود نرخەکانیان گران بووە گران بەخۆی گران بۆ لێرە لە هەولێر زیاد هەیە مەخزنی زۆرە و لێرەش هەموو گران بووە جگە لەوەی کە بۆ نمونە دەڵێن هۆکاری سەرەکی هەندێک بارودۆخی نێودەوڵەتی هەیە ئەو شەڕ و بەرزبوونەوەی دۆلار و ئەو شتانە کە کاریگەری هەیە لەسەر نرخەکان بەڵام بەڕای جەنابەت خەڵکەکەش خۆی هۆکار نییە بۆ ئەوەی کە شتەکان لە بازاردا گران بێت هەیە بارێکە کارتۆنش دەستی دوسێ کارتۆنی دەکڕێتن زیاتری ئەوە سێ کارتۆن چە ئەوە ڕوونەیان شەکریانەوەی دەچی هەمووی زیاد لە پێویستی خۆی دەکڕێتن باشە بۆ دوسێ کارتۆنی دەکڕیتن ڕوونە یان شەکراوە زیاد دەکڕێتن ئەو خۆچی پێ دەڵێن ئەوە چاوچنۆچیە یاخود ترسە لە بارودۆخەکە وڵات ترسە هەیە بارێن دەست درێ نەکودایە گران بیت باشەکە ئەو بابەتانە ئەو بابەتە خۆراکیانەیە کە گران بوو جەنابەت بە کارتۆن کڕیت ناوڵێ ئەوە یەک ئەوەشم نەکڕێ ئەوەندەی باعی هەیتمان ئەرێەوە لەکەنە شتێکی زۆر گرنگ نەبوو ناوەڵی هیچمان نەکڕێت ئەگەر پێویستت بە دەبەیەک زەید بێ بۆ دەوێت دوو دەبە بکڕی
والله هي أوهاني والله أوكي ما أجا بكري يقدر بيان جدو زيات الناك دەبێک بەش چەندتان دەکات والله سيرو جبزان ساوز عقب حسب أوي كاستعمال دك بزاتك تشتي صور كي برك زياترة بس لو تشوي برنز أو تشتانا برك كم ترى جەناب دوکاندار یاخود هاتیشت بکڕی والله هاتي مالتش بكرم والله هاتی چ بکڕی بقول هاتي مالتش برشا من دار مكرم بەس کا منداڵەکانت لەگەر نییە ناري لقام دانيا والله قیاسیان دەزانی قياس كان زانم قیاسیان وەگرتیان بەخۆت لە بۆیان دەکەن اري والله باشە خەڵکانێکن هاوڵاتیان دەڵێن لە بازاردا قەیران هەیە گرانیەم انا مدوش قيدان قەیران هەیە لە هەموو شوێنێک بەگشتی قەیران لە هەموو دنیاەکەیە بەڵام ئایا ئەو قەیرانەی کە لێ سادا دروست بوو بۆ نمونە دەبێک زەید نرخێکی زۆری هەیە بووە بە 3,000 دینار ئەوە هاوڵاتی خۆی ڕۆلی سەرچی نییە لە بە قەیرانکردنی بابەتەکان لە بازاردا وي بس خليك هي الاخوان ناترست هي تشي جراند فروشيت اري والله ايش لا كمان لا هيك ورقوستك هي دكاندار هي زميليني هي مش غدا فروشتوا لە هەموو شوێنێک ئەو نوع کەسانە هەن بەڵام ڕەنگە لە ئێستادا خوێکی زۆر ناشرین لە بازارەکاندا هەیە بۆ نمونە خێزانێک پێویستی بە بوتڵێک زەیتە یاخود پێویستی بە فەردێک برنجە دەچێت بە کۆمەڵ دەکڕێت 4-5 کارتۆن زەیت دەکڕێت ئایا ئەوە نابێتەوە کاریەوەی کە قەیران لە بازاردا دروست بێت و نرخەکە گران بێت طبعا والله لهم شو نكوا اما يستا بخومان لا منطقي لا مغموري بيش مرقين اللي انت قالك فرق لي رجال اللي قال شو قال جيران ترى لو ليستا لە ڕووی نرخەوە اري والله اللي قالك شو جيران لهم دكانك هنا بس كابرة هي زميلي هي بس هم زي شيء فرق زايزي هي باشە جەنابەت پێشمەرگەی لە ناوچەی مەغمور ئەو مەنتیقانە باشە هۆکارەکەت چییە بەڕای جەنابەت کە لەوێ شت هەرزانە لێرە گرانە اقول عن ازود اقدر حكومتك كيف اقول عن اري والله هي ما لك استا زخل لا دكاندارك عندك كم عفوم دەکەی دەگەڕێمەوە لای جەنابەت عفوم دەکەی بڵێ خەڵکەکەی ئەوێ نەدیبدینیەوەکەوەی ئێمە یعنی تاجری لێرە سیرێکی کاکە هەموو ڕۆنەکەی بازار سەحبەکە بۆ خۆی ئێکاکە بێ لەو خەڵکەش ئیسفادەی لێ بکە دوای کابرا تۆ دەبێ ڕۆنت پێویستە یعنی چی معقولاڵی گرانە بێ چل دەبەزەی دەکڕی یعنی لەو خەڵکە گرانی ئەەکەی خۆمان بڕوان پێ بکە ئەگەر من ئێستا لەم بازارە خۆم باش بم ئەو دەورو بشتم هەمووی لەگەڵ ما باشە بێ ئەیوانە دوو دەبەزەیتم ئەوێ بۆ ماڵۆبی بم ئەوەی کە پێویستی خۆم پێێتی چی معقولە بچم لای جملە چێکە بڵم 20 دەبم بۆ دانە سیم بۆ دانە کابراش گرانیەکە من مێوەش فرۆش نیم وەرە 40 کیلۆ مێوەشم لێ بکڕ هەموو ڕۆژێ بزانە چۆن گرانیەکەم دوو دەبم پێویستە بۆ ماڵەوە ئیکڕم خەڵکەکە خۆی هۆکاری قەیرانەکە خۆمانین بڕوان پێ بکە بەردێ لەو ئاسمانە بەرەوە بێ خۆمانین بەردێ لەو ئاسمانە بەرەوە بێ خۆمانین پاشە لە زۆربەی ناوچەکان ئێستا بۆ نمونە لە ئۆکرانیا ئەو هەموو شەڕ و مشکیلە هەیە ئێدە بڕوان پێم کەەوە گێرەشت گران نەبووە بڕۆ سەیریگە ڕەنگە خەڵکەکەشی ئاوارە بێ خۆمان وای لەکەین خەڵکە وای لەکە حکومە دیێرم حکومە دیێرم ئەلێرەوە من دڵنیایەکەمەوە با 16 شاحینە ڕۆن بێنێتە ئەم شێخەڵایەوە دەوەڵی ئەو خەڵکە خۆی وای لەکە بۆ دوو بەیانی ڕۆن نامێنێ عینەن گرانە بێتەوە یەک دەبڕێن زەیدم پێویستە بۆ ماڵەوە ئەیکڕم دوو دەبم پێویستە بۆ ماڵەوە ئەیکڕم ینی بۆ گرانیەکەی لەسەر خەڵکە خۆت ینی بۆ گرانیەکەی باسێ شاحینە ڕۆن بێنێتە ئەم شێخەڵایەوە چاوچنۆ چییە کەواتە خۆمان نەدی بدین دوو لە ڕووی هەندێک کەس ینی بدیەکەی کۆتایی پێدێت ئەو نەدی بدیا بێ خۆمان چاکەین ینی لە کەناڵەکەی ئێوە ئامۆژگارین بۆ ئەو خەڵکەیە کاکە وەزع لای ئێمە عیبی نییە مشکیلە لای ئێمە نییە کێشە لای ئێمە نییە لە شوێنەتر ئێمە بۆ خۆمان تەنگاوکەین بۆ شت لەسەر خۆمان گرانکەین ینی عیبمان نییە ڕۆنە ئەوەی پێویستە بیبەرەوە بۆ ماڵەوە بڕوان پێەکەی من ئێستا دوێنێ بۆ خۆم یەک دەبێ ڕۆنم بردووەتەوە یعنی چی مەزبورەکە بچم کاکە پێنج دەبە ڕۆن بکڕم ئەیوا بێ ڕۆن سیارەش بەش ناکە کاتێک کە هێرۆشیما و ناکازاچی تووشی کارەسات هاتووە وڵاتانە تەختکران و پڕبوون لە ڕووداوی دڵتەزێن و نوغڕۆ بوون لە چێشخانەکانی ئەو کاتی نووسرا بوو ئەگەر بە دوو لەفەت تێر دەخۆی هەوڵ دەیەک لەفە بخۆی لەبەرەوەی هاونیشتمانیەکی تر هەیە پێویستی بەو لەفەیە هەیە لێستادا دەبینین لە بازارەکان کەسانێک هەن پێویستیان بە 10 کیلۆ ئاردا بەڵام دەچن یەک فەردە دەکڕن و هەر ئەو بابەتەیە کا دەبێتە هۆکاریەوەی کە لە بازارەکاندا نرخ گۆڕانکاری پێدادێت و قەیران دروست دەبێت ئەگەر تۆ لە ماڵەکەی خۆتدا پێک هاتووی لە 4 کەس دەبێک زەیت بکڕا ئەوەی کە پێویستە و بەشت دەکاتەرەوەندە بکڕا لەبەرەوەی لە کۆتاییدا ئەو جۆرە کەسانە ڕەنگە لەناو کۆمەلگادا بە شێوەیەکی ناشرین وەسف بکرێن و پێیان بڵێن چاوچنۆکە ڕاستە لە بازارەکاندا قەیران هەیە و نەبوونی موچە و گرانبوونی نرخی دۆلار و بە هەمان شێوەش بەرزبوونەوەی نرخی نەفت
گۆڕانکاری لە هەموو نرخەکاندا دروست کردووە بەڵام دوکاندارەکان بە تایبەت دەڵێن ئەوە خەڵکە خۆی هۆکاری و قەیرانەیە کە لە ئێستادا لە بازار هەیە ئەگەر نا هەموو شتێک وەکو خۆیەتی تۆزێک گۆڕانکاری لە نرخەکان کراوە ڕاستە بەلای خەڵکانی هەژار 1000 دینار زۆرە بەڵام خەڵک دەبێ بیر لەوە بکاتەوە کە بە لێشاو شت نەکڕێت لەبەرەوەی بە لێشاو شت کڕین هۆکارە بەوەی کە شتەکان گران بێت با ئێمە یەکتریمان لەبیر بێت و تەنها هەوڵی بەرژەوەندەکانی خۆمان نەدەین ڕەنگاوی ئێستا کە ڕوودەدات ڕۆژەدا بێ کۆتایی پێبێت بەڵام چاوچنۆچی ئینسانەکان هەمیشە بە ناشرینی لەناو کۆمەلگادا دەمێنێتەوە و بە ناشرینی باسی ئەو جۆرە کەسانە دەکرێت دڵتان گەورە بێت و خوددا کەس لە برسانە نامرێنی ئەمنە زۆر ئیبراهیمم هیوای ماڵێکی پڕ لە گەرم و گوڕی و خۆشگوزارانیتان بۆ دەخوازم تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ